ئەوە چێکچم بۆگری سلام علیکم مامە جان کارەکە ئەمەیە ئێ سەبەب چی کردووە بۆگری کچم کە نەیارمەتیمیانە لە ماڵەوە یارمەتیمیاکە لەو شاخەدا بزین دەجادانە جارکەوتوم ناڕەسە من کچم ئاوا بە خێو کردبەوە و نازانێت تۆ یارمەتی نەیت ئەزان چەنەبازی قسە نەکەیت ئەخدە تۆ با تێوگە چەنەبازی ئەڵێم خبەت. وە لێ هاتوو حرمەتی کچەکەم نەگری ها چەنەباز بۆ قسە ناکەیت ئەرە با بەجێ توش دەمە قسێ بکەن دەبێ قسەکەم کەم دە قسە بکە ئەزانی چی مامە پێ و ناخۆش نەبێ وڵی فردە پیاز یاری وتیارێ ئاها چە ئەمرن نەمێنێ ئەها باوکە ئەوە هەمووی ئیشی تۆیە هی منە ئەرە وەڵا ئاخە من تاقیم کردەوە وەمزانی بەشەرە وەمزانی کوڕی حەمەتەشی پیاو دەرەچێ نەمزانی ئاوایە مامە جان حەمە ڕەشی جا دوای ئەوەش مامە جان مەسەلە ئەوە نییە من ڕێزیم لێ نەگرتووە حەزەکەم خۆی هەموو ئیتیما بخان سەر خۆی وانە بەخواوە وانە تۆ خۆ نابوتی خۆ نازس و ناڕەسەنیت ئەژی نابوو حرمەتە لە کچی من بکرتە بەڵام کەزانی و مارەیەکەی فەردەیە پیازە وتی قەی چێکە سبێنێ ئەو پەڕی وازی لێنم لە جیاتی فەردەی دوو فەردەیان بۆ بەم وانە دەوانە مامە چەنەبازی کچم تۆ لە ماڵی باوکی خۆت دانیشە وابزانە هیچ شتێک نەبووە تەواو باشە باوکەکە قوربانی بن کچە نازدارەکەم باشە تۆ عیب ناکەی مردوو مرێ مامە زانی چییە چییە ئەڵم کورسێک بەشم بە جەوهرە بڵی کورسێکم بۆ بێنە دانیش قسە بکەیت جەوهر کورسی بۆ بێنێ کورە جەوهر کە بەلایە کارڕوە دە کەس کورسی بۆ دانێت جابەز نەبوو لێرە نەبوو بە ناموسم فەتحی پێکەی سەوەشدا ئاوا لنگی داڵاشیانی ئەزانی چی یەشتی پێ بڵێم مامە جان عاجز مەبە چی ئەزار دێ نەوەڵ ئازارم نییە خۆزگەم ئەو کێشەیەم لەگەڵ جەوەرە بووە بۆ وەڵایەکو چۆلەکە ئەو ملە مەڵەکە شۆ لە ئەمرن نەمێنێت ئەوە زەلام کوشتن و ئەو خواردنی لاوەکو یەک وایە عینە شتە جا دوای ئەو ژێک شیشە با پێم پێ ناخۆش نەبێ بەخا ڕۆژە پرسیارم کرد لە خەڵکی دیەکە ئەیان وەڵای و جۆرە تاسە پشیشی نەتەقان ئاخر بە ڕۆژ نایتەقێنێ کوڕی باوکی خۆیتی بەس بە شەوەی تەقێنێ ئەی تەبعا لە ناحەقیای تەقێنێ بەڵێ ئەو کاتانەی کە نۆکە خۆی تەقێنمیش زانم بەس ئەمرن نەمێنێت کوڕی باوکی خۆتی ناڕەسەن تۆ تێن نەهێنا وەزانی بە فەردەی پیاز ئاواهیرتە قەیتێکە بە ئیهمالیە بەس تاقیم کردی تۆ تیا دەرنەچیت مامە وعد بێ ئەم جارە سێ کارتۆ مۆزە وێنم بۆ من مەمونم ئەمرن نەمێنێت کامە بەس مۆنیە بەخوا هەرجە هەر ڕۆژی چوار کارتۆ نەخوا هەر لەسەر لا ئەسی و جەوەرە مەکە وڵای من قەلبم پێ تێگە جۆ بگرە من کچی خۆم لێ سەنیتەوە بڕخوا حافیزی تۆش بۆ ماڵی باوکی خۆت بڕۆتەوە بەکەڵک نەهاتی قەیچەکە مامە جان کوورە با لێرە بێ با خزمەتی جەنابە بکا کوورە شەوێ کوورە با هەفتەی لێرە بێ تەواو حەدن نەبێ هەتا لێرێ تازە کچی منە من لێم سەنیتەوە حەلی نامیتەوە نەخێر ئەخی دە مامە جان چۆنە بێ ئەی حەل چی بکەین حەل ئەم قسەیە مهمە حەل ئەگەر تۆ کچەکەی منت ئەوێتەوە ئەرە وەڵا زۆریش خۆش بڕۆ 100 مسخال ئاڵتون بێنە و ژنی خۆ بەرەوە ئەخیر مامە گیان بۆ خاتری خوا 100 مسخالاتم لە شۆ بوو من کەیفی خۆتە 100 مسخال یعنی 100 مسخال ئەخیر وەڵی 100 مسخال بە قورعان قورسە بە قورعان کەیفی خۆت ئەی بۆ 20 مسخال نەبێ ها ئەمرن نەمێنێ بیستی چی چەنەبازی ئەی سی پێنج نییە چل نییە چل و دوو ئەو قۆنەرێ با بە 42 شەست پێنج ئێوە مواردی خۆمە وتم 100 مسخال یعنی 100 مسخال یعنی هیچ مەجالی شتیانی ئەبەت دەبڕدەی ئەمرن نەمێنێ وڵی یەک شتی با بێڵم تۆ زۆر بە جەوهەر و ئەنازی وڵی ئەو جەوهری کوڕی ببینیم خۆ ئاگەلی قوتیم وەرە دەبڕ تۆ سەلام لە باوکە نەکەی دەبڕدی ئەمرن نەمێنێ سی داڕزی بێ 100 مسخال نەیتەوە ها ئەری بێزە ماڵی کاک نامیقی شوێ لەم دەیان نامیق ناوی هەرتیانی کورە بابا مامە ژەن باوکی جەوهرە جەوهر کورە جەوەر کەری کوێیم چاوم نبینە مامە ئەو تۆی نووری وەڵا چابووم چی و کردڕۆڵە ئەڵێ مامە پێشی پێ بڵێم بۆ قورعانی پێش قسەیەکەکرد ئەشەم بیلە نەگەر من خۆشە باشی ناش چیم و چی وەڵی ئەوتە جەوهر کردی شوێ ئەوە لە کاتی فەوتان زاکیریا بوو چەنەبازی نەکە ئەلا کولر ئەها ئەوە چییە ئەو ئاڵتوولەکانە 100 مسخاڵە مسخاڵە فاسیکەم نەوەکو تەنەکە و شت بێت نا فاسیگە بەس تۆ پەلەمەکە زۆڵزانی مامە یەکشتی بێ بڵام ئەگەرە زانی ئەمە بەچی زەلالێت و هیلایشە پێ ئاخر بۆی قەیری عافێت بزانی بۆی قەدری کچەکەم بزانی تۆ بۆسە یەک نەیکەمەوە بڕوە باشە بیکرد تو با تێوگێنم خوا ئەگەی لێ مامە باوکم سێدانا عەرزی جوانی هەبوو ئیزراعی بەخوا ئەوی فرۆشت کەیفی خۆیەتی بەخوا دەبڵ کامینەیەشی بوو ئەویشی فرۆشت باش چاکان کرد بەخوا دوژنی هەیە خۆتە زانی خۆ ئاگریشی 20 مسقاڵیشی لەوان سەنوە حتا ئەممان کۆ کردو ئاخر دەتۆ بەشەرنی بۆی قەیری عافێت بزانیت یەک دقە سیقم بە تۆنی نەوەکو تەنەکە و مەنەکە بێ سە مسقاڵم نایس ئەی ئافرین جا ئەمە سڵە ئاخر دوای ئەی کێش ئەمە زیانە بێ کەمی نییە ئەمە جا یەشتی کە مامەگە ئەمە ئاڵتونەکان مێناودێتەوە بۆ تو عزیزم سنجەکەی مداخە سنجەکەی مداخە باشە ئەمە ئیتە من ئێستا لەگەم ئاڵتونانە دەستی خێزانی خۆ مەگرۆڕۆ تۆ مامی خۆ لای من بێ دەتۆ جۆ بگە
ئەمە ئەگەر لای تۆ بەسبێنە ئەیفرۆشیتە بەخوا سیقەی گوڵە بڕژەیەکم پێ نییە ئەی من چۆن سیقە بە تۆ بکەم لەو ماڵەیە ئەمە بالای من بێت چەنە بازیە ئەخەوم سیقەم بە تۆ بوو ئەی جەوهەر بۆ ئەوەی قەیری عافێت بزای جەوە چییە ئەی تو زامان جۆر نەوەی لای منە یەک دقیقە لای منە گەوهەر گەوهر بەڵێ باوکە وەرە کچم ئەها باوکێ ئەوە چی باوکە ئەوە نووریە ئەوە چێکی لێرە ئەوەم هێناوە باوکت داوای کرد دەکەچم دە عاجزمە بەڕۆڵە بچۆن لەگەڵێ ئەم جاریان ئەمە هەمووی ئاڵتونە ناچمەوە باوکە ئەوە ئەزای چەند خراپ بوو لەگەڵ منە کچم سەد مسقاڵم پێ هێناوە سەد مسقاڵچی ئاڵتون حەدی چیە لەمەوە دوای احترامە ناگرێت حەدی چیە حرمەتی تۆ ناگرێت بەخوا نایڵم یەک مێرو لێ بێ بەلاتەوە بەڕاستە چۆن ئەوانە خەمە نەبێ عینەن کرد بەستومەتۆ لای خۆم دەست خۆش جا ئەمە کچەکەم ئەمە ناشت دەمێت لای باوکی خۆ دەبێت باشە باوکە هەچ کاتێ ڕۆژی بۆ حەفلەیە وەرە بیکە بە خۆت و دوایی بۆم بێنەرەوە بەسەر چاواکە باش نییە سەگایتێتە بێن بە هەڵگیرنە دەستێ بەلای باوکم ئەتوانن بڕۆن ئێستا باش بەسۆڕەمەوە دا باشە بەس مامە یەک ساکەم تخوا عاجزمە بە چییە ڕۆڵە؟ بۆ قورعام تاوکەسە وم زانین زۆر کابرایشی نەزانی تەپاگە ڕێز و حرمەتمە بەس نەمزانی ئەوە کەسێکی زیرەک و عاقلی ئەشەمبیلا ئێستا قەدری ئەو فەردە پیازازانم ئەیوە نییە ئارە بەخەوە ئێستا حالێ منش دەتوانم بە ئیسراحەت بخەوە مەزانی بۆ چکە تۆم عینەن کرد بەستۆ تۆ بەم ئاڵتونانەوە دەبڕۆ جادی دەبڕۆ کچی من یەک شتی کرد تەلەفۆن بە باوکی خۆ دەکەیت بەسەر چاواکە دەبڕدی سەلام لە کاکەم کە خۆ ئەهلە وەسەهلەن ماماگەلە و ئاڵتون بڕۆ عەمرن نەمێنێت